بە دیدارتان شاد دەبینەوە. هیوادارم توانین ئێمە هەموو چوارشەمەیەک بەردەوام بین بۆ بتوانین خزمەتی شارەکەمان بکەین. وەکو دوێنێش ئاماژەم پێکرد لە ڕۆژی 8 مارسا کە کاپتەیەکی توی زەردەشت توانیمان چالێکەکەمان بردین چاخانەی شەعب و ڕۆژی ژنان پیرۆز بکەین. زۆر خۆشحاڵم کە زیاد لە 10-15 هونەرمەندی زۆر دیێرین ئەم شارە بە خۆبەخش کە ئەو بەزە سلێمانی بینم. من سلێمانچێتی ناکەم، بەڵام ڕەنگە هەندی برادر پیان ناخۆش بێ ئەو دیاردێ بەزە سلێمانیا بینم. ئەو هونەرمەندە ناودارانە وەکو کاک میدیا حسێن و وەکو کاک زای جەلال و وەکو ئەو ناوانەی کە دوێنێ هەمووی لێ بوون کە خۆیان بە خۆبەخش ژێن ئامادەن لە هەموو چالێکەکانە بەشدار بن. 2 ساڵە بودجە نییە ئەو چالاکی نبین لە شار و شارۆچکەکانی تر سلێمایی نەبێ بەردەوامە. ئاماژەشم بێشێتەوە گەورەی و هونەرمەندانەیە، نە پارەی نەود لای ئێمەیە، نە پارەی بودجە لە ئێمە شار بێتمان، نەموچەمان لە خەڵک گرتووە. ئێمە بەس هونەرشکە بین، هونەرەکە هەتا بتوانین ئێمە بە خۆبەخش پێشکەشێکین بە خەڵکی شارەکەمان و بە و هەوادارانی کە ئەیانێ هونەر لە ناو نەچێت. ئەمڕۆ زۆر خۆشحاڵم کۆمەڵە هونەرمەندی دێرینی خۆشەویست مامۆستا بێسم گورجی کە لێرەیە بە خێراتنیەکەم مامۆستای ئێمە بووە، کاک نیاز شەیدا کە لە دەڕۆی وڵات و لە تاراوگا ئەو بەڕێزە بە سرودەکانی لەگەڵ تیپی ئۆرکسترای هۆڵەندیوانەیە من شتەکانی بینی و بەڕاستی و ئەو پەڕی خزمەتی گرۆتەرەوە کاک یونسی بڕاقی و هەموو بەڕێزانەیە خۆ بەخێر بن. ئەوانی کە لێرە مەبەسمە هونەرمەندانە بوو ئەوانیش هیوادارم توانن لێرە جێگە دەستیان دیار بێ. دوێنەش تەکلیفمان لە کاک نیاز شەیدا کرد، بەڵام دیارە ئەزانم بۆچی مەبەستەکاتەوە لەگەڵ پرسەیەکە لێرەیە کە هاوڕێکی دێرینمان کۆچی دوایی کرد بوو. زۆر